ومن وەکو گەشتیارێکی هەولێر ئەمڕۆ بە پێویستم زانی کە بە مێروکانە جێکی خۆشە و تەبعاً سرەکەشی ئەوەندە ترسناکە ئەوەندە ترسناکە یعنی هەموو کەس نایاری بە سەیدا ئێستان بەخۆم لێرە مۆڵە لاقم وا دەدا لەرزی لە ترسان یعنی دەستش زۆر خەتەرە جێش خۆشە و جێکە لێ سیاحی خۆ زۆر خۆشە جێ خۆشتر هەیە بەس هیچ جێک و شێرە خۆش نە بەس سی ئێرۆکانە جێی گەشتیاری نیە یعنی برێم هیچ خزمەتە گوزارێکی لە بۆ نەکرێت گەنا جێشە تا برێ خۆشە تەنانەت ئەو دوسرێکە بە سەیدادی یعنی درت دەبتەوە یعنی ئەگەر دڵتون بی درت دەبتەوە لە سەو دوسرێ ئەوەندە خۆشە ئارێ وەڵای ئێستا دووسێ ڕسمی جوان دەگرین با بتە یادگاری ئیشاڵڵا ئەگە مردین خەتەش ڕەشمان لێدەن خەرچی دۆرە مەریمە و بای لە خۆفەزندام و کەت مێرە نسیبم پێ دەکات وڵا هەرە لێرە بوویمە ئەکەتی مەیرە هەرە لێرە بوویمە هەتا کەتی مەیرە ئەم هەرە لێرە بوو هەنجیشتن دوو هۆدۆکە هەبوون دوو هۆدۆکە هەبوون ئەبێ سەر و بەر بوون چ جێن نەبوو چ جێن نەبوو ئەبێ سەر و بەر بوون ساحیب خێزان بوون مندار مەهور بوون چ جێن نەبوو فەقیراتی بوو فەقیراتی بوو وەلا هەن زەحمەت بوو هەنجی زەحمەت بوو بەرە نەحیسان چ بشکرێ خوای بکە وەلا خوانێ خرینێ خرم تەگە پیا خۆی هاوێتی تۆ هاوێتی تۆ خرینێ حەنەبی دارینێ هینای پەکەروت ئەوە پەپستێ چروت شتی وێن پە چروت شتێ پەپستێ هینایە بەخوای خرمێ پەپستێ ئەو گرم خر پەپستێ هەرچێشایە پەپستێم هەرچێشە ئەو گرێ خرمێ تەگە خۆرەبان کردیا ئەرێ وەلا ئەرێ وەلا ئەو لک بنم ئەو لک بنەینە کرد ئەچۆن هەتا وارێ خۆن تە قوڕێنا لک بنینە کرد پەقالب پەداری ئەو لک بنە قوڕینا پەخۆ مندارە چۆن قوڕینە شەیلا پەکایە ئەو لک بەناینەکردن لۆخانی دانە ئەن کێشا بە قوڕینە شەیلا ئەرێ وەلا گە بکەن ئەرێ وەلاکەن ئەزیرەکەن ئەرێ وەلا زیرەکەن برا ئەرێ وەلا ژنە هەی لە پیاوی زیرەکترە نازانم کەس ئەو زروفە وەنی ئەو زروفەی وەلاتی تێ ناپێشا وەلا ژن هەیە هەند زیرەک بوو وەلای لە زەلامێ خۆ پترە وەلا منام پەرحمەتی بدایکم مابوو وەڵی خانی تەگە باویم نەکرد خانی تەگە باویم نەکرد هەنجی بەریان ئەمە ئیشە کردن بەخوای پەرحمەتی بدایکامنە وەڵی ئەتۆ چروی خر بە باویم نەداوە پەکنۆرە ئەرێ وەلا هەندە زیرەک بوو بەخوای هەتا ێوارە چۆنە چیای ئەگەڕان لۆ قەسمانە لۆ مازیە لۆ دنکۆکە دنکە و ئەدانە کوتە هەنجیش ئەرێ وەلا والله إيرنا عالم دانشتين بعيشيا ودانشتينا وإيوه بعيشيا وتيش يعني نتيش يعني أجانا كرداري منك مار كرداري لخوب كانوا أيوة نتيشني أنا كتير وميريش يعني نهيو بعيش خري بعيش عالم ما بعيش ولا أما تيرو تشتاني هي تيرو تشتاني هي حيوان يعني بري ولا تيرو تشتاني ما تيرو تشتي خويا خدمتك ولا متيرين هاي برا ئەم چێرێنە هەیلۆخۆ ئەدۆشم و تازۆم و تێم جێ چێ خۆ مارم و تێمە ناو منداڵێنە خۆ ئیشەکە بێ ئەەکەم سیناتی و ئاوە دەم و پەسۆندەی سینات و چتی ئاوە دەم پەسۆدەی وانە سیناتەکەن ئەو نابنێ لە بە ئاوێ ڕووباری هیچکە بی وەڵی بمچنێک تەمات و خیارەکەن ئەو زوو هیچکە بن وەڵانەکە لەم پەنیر و ڕوونە گرم و لە خۆ ئەنێمە بازارێ ڕوونیا گرم و ئیوە شیرەز و چتی وە لە خۆ ئەگرم ئەنەریمە بازارێ فرۆشم مەشێژین مەشە کارەبای ئەرێ وەلا ئەندەماندی بوویمە ئەرێ هەلا بچوو بوومە ئەمن هەرە لە تیا چۆلا بوویمە ئەرێ وەلا هەرە لە تیا چۆلا بوویمە ئەرێ وەلا ئەچۆمە هەموو چیایە ئەچۆمە ڕێواسە ئەچۆمە کەنگرا ئەچۆمە چرول و چرونیەکە و حیوانین هەبوو هەموو پەرێ ئەچۆمە بە پەرێزە ئەم دروی بوو ئەم کێشا بوو وڵای جاوە شێ بینن سروشتێکی خۆشە و جوانە و ماڵە باپیرم لێرێ بەخۆم لێرە نیمە ماڵە باپیرم لێرێ دێنی ئێرکانە جومعان بی وەختی دیکەبی دێن جنێراوە جێکی خۆشە و دێن مەلەی لێکەین و ماسییانەگرین و جنێراوە ئەوەی جیاوازەکە جێکی یعنی خۆشە و یعنی ئەو نەبی بڵێ گەشتیاریە بەس هەرچێ هەم لۆ ڕسم گرتنیە هەمیش سروشتی جوانە و یعنی بێی لە ناو دانیشی ئەوەیە وڵای جاوە خەڵکەکە بڕێک ئەوەنە یعنی شتی داوێنە ڕووباری یعنی حسابەشی لۆ خەڵکەی ناکەن دێنە ماسی گرتن و یان دێن مەلەیەکەن
یعنی هیوادارمە خەڵکە بڕێک بە خۆدا بچیتەوە ئەو شەی چاپ بکات و یعنی جاری هەیە تۆڕی داوێنێ لە زیاتی ماسی وە بە بکەوی کورە عفازەی منداڵان بە بەرەکەوی یعنی شتین پیس و ئەو شتانە